بەس بۆتن لۆ بەتەنێ زیچی دۆتە بکەم وتم بە ئەو جارش لە هەڵبڵاوی لێ بکڕم هەموو جارێک لێی دەکا بەرکە دڵی نەرم دەبی بۆی ئەو جرگەیەوە نییە تۆزەکنی یارمەتیمان دەداتن دەستەوە مارەکەی خۆی ئەری وەڵڵا باشە چانە لۆیش دەکڕم بەس حەزی لە چ نەوعەچیە کابوو بەدی لێم گەڕێ بە خۆم زانم چ نەوعەچی لۆ دەکڕم زەوقی من زۆر جوانە دەی حەیداری دەی خواحافیز Thank you.